ئێمە ئەگەر بمانەوێت مناڵەکانمان بە جوانی پەروەردەکەین لەو ئامانەتە کە ئێستا لە خێزانەکانمانە هەیە. مناڵەکانمان ئامانەتێکن میوانێکن لە ماڵەکەمان پێویستیان بەوە هەیە کە جوانترین پەروەردەیان بکەین. کاتێک ئێمە بە هەموو جوانی و ڕاستی و باشی و خراپیەکانمان بووین بە ڕێنشان دەرێت بۆ مناڵەکانمان بە دڵنیاییەوە یەکەم سەرکردا بۆ ژیانی مناڵەکە دایک و باوکەکە خۆیە بێت، ینی دایک و باوکەکە دەبێتە پێشەنگی ژیانی هەریەک لە مناڵەکە. ئەگەر دیقەت بێ ئەو کەسانەشی کە لە کەسانی دیار و سەرکەوتون کاتێک باسی چیرۆکی ژیانیانەکی گوێرەگری لەوەی کە دایکێکی زۆر سەرکەوتوی هەبووە، باوکێکی زۆر پاڵپشتی هەبووە. خێزان پایەکی زۆر گرنگە لە ناو ژیانی هەریەک لە مرۆڤەکانە. یعنی ئەوەی کە بەتایبەت بۆ ئێمە وەکو میلەتی کورکە زۆرینەی مافەکانمان هێشتا بەدەست نێناوە، ئەوەی تا ئێستا بە بەهێزی هێشتوونێتەوە ئەوەی پێگەی خێزانیمان زۆر بەهێزە. ئێمە ڕێزی خێزان زۆر گرنگە لە لامان و زۆر بایەخی پێ دەدەین. بۆیە یەکەم سەرکردە لە ژیانی هەریەک لە تاکەکانە حتمما دایک و باوکەکە خۆیەتی. بۆیە گرنگە ئێمە لە پەروەردەکردنمانە تاکێکی ئەوەندە جوان دروست بکەین، ئەو ئامانەتە ئەوەندە بەباشی بنیاد بنێین. ئەگەر کێش و گرفتێک لە کەساتی خۆمانە هەیە لەبەر خاتی مناڵەکانمان گۆڕانکاری تیا بکەین بۆ ئەوی پەروەردەکەمان دروستتر بێ. ئەو ئازاری ئێمە وەکو دایک و باوک لە تەمەنێکا کە پێویستمان بە دەعمێکی و هاوکارێکی معنەوی بووە لە دەستمان نەکەوتووە، مناڵەکانمان هەمان دۆخیان بۆ دووبارە نەبێتەوە.